لەگەڵ گوزەرکردنمان بە شەقام و بازاڕەکانی شاری سلێمانی، هاوڵاتیان بە جۆرێک باس لە ساڵی 2019 دەکەن و خەون و ئاواتی جیاجیان هەیە بۆ ساڵی 2020. هیوادارم ساڵی تازە ببێتە هۆی خۆشگوزەرانی خەڵک و ساڵی 2019 دیارە هەندێ کەم و کورتی و شت ڕوویداوە لە ڕووی دارایی و ئابووری وەزعی کوردستانەوە تۆزێ ناخۆش بووە. هیوادارم سەرەتا کورد ببێتە خاوەنی دەوڵەتی خۆی، ئەوە هیوای هەموو کوردێکە. دوو ساڵی نوێش پیرۆزەکەم لە هەموو خەڵکی گەلی کوردستان. بە هیوای ساڵێکی پڕخۆشی بۆ تەواوی گەلی کوردستان و بە هیوای ئاشتەوایی نێوماڵی کورد زۆرتر و زیاتر بێ، بە هیوای دەوڵەت بۆ گەلی کورد دەخوازی. ساڵی 2019 پڕ بوو لە خۆشی و ناخۆشی و ئەمانە هەموو یادگارین. بە هیوای ساڵی 2020 پڕ بێ لە خۆشی بۆ کارمەندەکانمان و بۆ تەواوی گەلی کوردستان. بەدیهێنانی ئاشتی و ئاسایشی و خۆشگوزەرانی و دابینکردنی سەرجەم خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان ئاواتی هەموو لایەکە کە دەیخوازن بۆ ساڵی نوێ. 2019 کۆمەڵێ ناخۆشی تیا بوو و هیوادارم لە 2020 ئەوە نمێنێ و ساڵێکی خۆشی بێ بۆ هەموو میلەتی کورد و ئاشتەوایی ناوماڵی کورد یعنی ڕێک بخرێتەوە و 2020 کۆمەڵێ شتی باشە بێنێ لەگەڵ خۆیان و ئەوەی 2019 دووبارە نەبێتەوە. وەڵام من ئاواتەخوازم هەموو کەسی ئاواتی بێتە دی، ئاواتی شخصی خۆی یعنی هەموو کەسێک. ئومێد و ئاواتی هەمووان بۆ ساڵی نوێ تەبایی و یەکڕێزیە و باشکردنی دۆخی ئابووری و هاتنی ساڵێکی پڕ خێر و خۆشی بێت بۆ هەموو لایەک. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.